پشتی ڕوخانە ڕژێما سەدامی ساڵە 2003 هەوڵاتیان عێراق بگشتی چاوێوان لەوەیەکێ بوو کو ئەف ڕژێمە نەمێنیتن ئیتر عێراق گەشەیە بکەتن بەرەف خۆشیێ بچن خزمەتگوزاری هەروەها ژیانەوان باشتر ببە خزمەتگوزاری باشتر ببن ئەو لەهیاوان باشتر ببە لێل ساڵە 2005 پشتی دروستبوونە حکوومەتین یەک لە دفیەکن عێراقێ هەیە ساڵە 2023یان سەرباری vêyekê ku dehan milyar dolar dahatê Iraqê bûye lê di heman demê de rewşa xizmetguzariyan roj bi roj xirabtir e rewşa ewlehî roj bi roj xirabtir e herwiha astê hejariyê û bêkariyê li Iraqê roj bi roj xirabtir e wêrantir e serbarî gorankariyên keş û hewayê ku karîgerî li Iraqê û navçeyên Iraqê dikin tê heya niha hikûmeta Iraqê weke pîwîst nekariye ku برنامه پلانێکی بۆ دانێتن ji بۆ ڕۆبڕۆبوونا کەش و هەوای ئەو گۆڕانکاریان کو لە ناوچەیان وان تێنەگیرن دەربارەی vêyekê min mêvanek heye birêz Emîr Eldemî çavdêrê siyasî birêya Skypeî li Bexdayê dêtgelme dabîtin birêz Eldemî roj baş tu bi xêratî ji bo Kurdistan 24 destpêkê bizanbîn ku ji 2005 heya niha bi dehan milyar dolar dahatê Iraqê bûye lê boçî heya niha حکوومەتên yek li difyekên Iraqê nekariye weke pîwîst xizmeta navçe bajêrên Iraqê bikin hewl bidin xizmetguzariyên baştir bu hewlatiyan durost bikin di heman dem de rêjeya hejariyekên bikin herwiha xizmetguzariyan baştir bikin نعم بەڵێ تحياتك سيدي الكريم وتحية لمشاهدي قناة سلااوتان لێبێت لە ئێوە و لە سەرجەم بینەرانتان بەڵێ وەک ئێوە ئاماژتان پێدا لە ساڵی دوای ساڵ 2023 بودجەی گەیشتوتە زیاتر لە 25 میلیارد دینار بەڵام سەرجەم ئەو بودجانێکەوە تەرخان کراوە بۆ خەڵک بۆ گەندەڵکاران چووە هەر لەم سۆنگەیەشەوە ئەم کێشانە بۆتە هۆی دزین و تاڵانکاریەکی زۆر لە عێراق و ئێستا عێراق لە ڕووی ژێرخانی ئابووریەوە لە ڕووی ئابووریەوە بە تایبەتی و لەبارەی بازرگانیشەوە گەندەڵێکی زۆری تێدایەوە ئەوانەی کەوە ئێستا وڵات بەڕێوە دەبن زۆربیان تێکەڵی ئەم گەندەڵکاریە بوونەتەوە بەڵام نەبوونی یاساکان بە تایبەتی و تەنانەت ئەو پرسیارێکەوە دەکرێت ئاخۆ چۆن ئەم هەموو بەهدەردانە کراوە ئەمە پرسیارێکی جەوهەریە بۆیە تا ئێستا لە پرۆسی سیاسیش ئەم کێشانە هەیە و هەر پرۆسی سیاسی دەتوانین بڵێنکەوە ئەم بابەتە دەشاردرێتەوە لایەن پرۆسی سیاسیەوە هاوکات ئەوانەی کەوە گەندەڵیان ئەنجامداوە پێویستە سەرجەمیان ڕەوانەی دادگاکان بکرێن و لە بەردەم دادگا لە پرسیینەوەیان لەگەدا بکرێت باشە برە سەمیرانی تو بێژی ئەوێن گەندەڵی کرێن ئەوێن کو بووینە سەبەب کو ڕێگیری هاتیەکردن لە ئەنجام نەدانە خزمەتگوزاریان ئەنی دوێ باوەریەدانە کو حکوومەتە عێراقیان دەسەڵاتدارên عێراقی بکاربن وان کەسان بدەنە دادگەهێ یان گەندەڵکاران دادگەهی بکەن داهاتێ عێراقی بۆ عێراقیان vەگەڕینن يعني حسب ما نسمع بالإعلام ئەوەی کەوا لە ڕاگەیاندنەکانەوە گوێمان لە دەبێت حکوومەتی عێراق دەوێت ڕوبەرووی گەندەڵی بێتەوە بەڵام گەندەڵەکان گەیشتوتە ئاستێکی زۆر مەترسیدار و تەنانەت گەیشتووەتە ئەوەی کەوا لە یاساکان بەهێزترن و لە سەرووی یاساکانەوەن هاوکات تا ئێستا گەندەڵکارە بچووکەکان لە ئەوانەی کەوا دیارن سەرجەمیان دیارن بەڵام دزی و تاڵانیە گەورەکان تا ئێستا بەردەوامە و تا ئێستا ئەوانەی کەوا ئەنجامیان داوە دەستگیر نەکراون تەنانەت ئەمانە ئێستا لە پلە و پۆستان بۆیە من باوەڕم وایە بوێری سیاسی نییە بۆ ئەوەی بتوانێت سەرجەم ئەمانە ڕوبەڕووی یاسا بکاتەوە و لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت لەوانەیە ئەوانەی کەوا گەندەڵی بچووکیان کردووە هەموو وەکو
بزنی گوناه ڕوبەڕووی مامەڵەیان لەگەڵ کراوەتەوە بەڵام ئەوانەی کە گەورەکانن لە دەوڵەتی عێراق تا ئێستا نەتوانراوە دزیە گەورەکان لێپرسینەوە لەگەڵ بکرێت. باشە کە بەڕێز ئەمریکەوەتە ئەواتێ تەکردن لە عێراقی یعنی بە ئەنقەستە دەستێک هەیە ji بۆ vê çendێک و خزمەتگوزاری نەهێنە پێشکەشکردن یان گەندەلی نەمێنیتن ڕێژەیە بێکاریە ڕۆژ بڕۆژ زۆرتر دەبێتن گەنج بێزار دەبێتن ڕۆژ بڕۆژ ناوا عێراقێدا وەکە دەبینین کو داهاتێکی زۆر هەیە ساڵانە بە ملیارەها داهاتێ عێراقێ دەمەکێدا وەکە تەنەهاژی بەسکری و خزمەتگوزاریان سەرەتای هەتا نەها پێشکەشی هاوڵاتیان نهاتینەکردن دەستێک هەیە بە ئەنقەست وها دکن کو عێراق بڤی ئاوایی دەرباز ببیتن نا هیچ دەستێکی شارەوە نییە ئەو دەستانێکەوە ئێستا هەن هەموو بە ئاشکرا و بەڕاشکاوە نەدەکەن تەنانەت سەرڕای حکوومەت و دەسەڵات و دادگاکان ئەم کارانە دەکەن ئەمڕۆ ئێستا باسی بودجەی عێراق دەکەین کاتی مستەفا کازمی گەیشتووە ئاستێکی زۆر باش هاوکات سەرجەم سێ بودجەیکەوە لە ساڵی ڕابردوو یەکلایی بووە سەرۆک وەزیران بێگومان ئەوەی دەوتکەوە پێویستە کەشێکی گونجاو بۆ هوبەرهێنەران برەخسێنرێت و هاوکات گەندەڵیەکان بەلاو بدرێت بەڵام ئێمە دەتوانین بڵێن ئێستا دەستێکی شاراوە نییە هەموو دەستەکان ئاشکران ئەوان سەرڕای یاسا سەرڕای دەسەڵات کاری خۆیان دەکەن بۆیە لەم کەشەدا شتێکی ئەستەمە بتوانانی خزمەت گوزاری بکەیت د کابینەیە ڕابۆریدا یا سەردەمێ مستەفا ئەلکازمی و دزیەیە سەدێ هات ئاشکراکردن و بە ملیارەها دەولار داهاتن عێراقی هاتنە دزین و هەیە نەهاژی یعنی تاوانبارên سەرەکی دزên سەرەکیên vê diziyê nehatîne deste serkirin û ji bo hewlatiyên Iraqê ro nebûye ev babete. Kewate çareser çi ye di Iraqê da di demekê de helbijartin têne kirin roj bi rojî yan bijin sal bi salê helbijartin bu helbijartin rêjeya dengderan jî bejdariya dengdanê kêmtir dibe. Lê çareser çi ye ji bo van kêşe, van aloziyane, van ev gendaliya ku beruka Iraqê girtiye di heman dem de xizmetguzarî weke pîwîz bo Iraqiyan hêne cêbecê kirin. Çi çareserî dibînin di nava Iraqê da? بەڵێ سەرەتا حکوومەتی کازمی حکوومەت کە زیاتر لە 7 ملیار دلاری ئێستا وەکو قەرز بۆ سودانی بەجێشتووە هاوکات لە حکوومەتەکەی کازمی توانی بوو کەوە ئەوانی دزیان کردووە هەمویان ڕادستی بەندیخانە بکرێن بەڵام تا ئێستا دۆسیەکە بەردەوامە بۆیە دزی سەدە تا ئێستا بە شێوەیەکی ڕوون ئاشکرا نەکراوە بۆیە ئەم دۆسیە ئێستا بە هەڵواسراوی ماوەتەوە سەرجەم لایەنەکانی ئەم دۆسیە ئاشکرا نەکراوەتەوە بەڵێ بێگومان ئێستا لەژێر لێکۆڵینەوەدایە بەڵام سەرڕای چەندین ساڵ و ئێستاش کە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانە تا ئێستا نەکراوە ئەم دۆسیە بەلایەوە بندرێت لەبارەی هەڵبژاردنیشەوە هەڵبژاردن وەکو شانۆیەک لەلایەن خەڵک دەبیندرێت بۆیە خەڵک بتمانەی بە هەڵبژاردن نەماوە چونکە شەفافیەتێکی ڕوون لە هەڵبژاردن نییە و ئەو داوایانێکەوە دەکرێت لایەن سیاسەکانەوە لە تومۆحی خەڵک نییە بۆیە خەڵک بەشداری لە هەڵبژاردنەکان ناکەن سەرڕای هەموو ئەم کەشە و سەرڕای هەموو ئەم دۆخە ئێستا لایەنە سیاسەکان توانیویانە کۆنتترۆلی کۆمیسیۆن بکەن و هەروەها کۆنتترۆلی هەموو جبەکانی دیکە بکەن بۆیە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو خۆتان دەزانن ئەم ساڵە شکەوە هەڵبژاردن کرابوو خەڵک بە شێوەیەکی ڕەها بەشداریان لە هەڵبژاردنەکان نەکرد بوو تەنانەت هەندێکیان بەشداریان کردەوە بۆ ئەوەی تا ئێستا ومێدێکیان هەیە بەڵام تا ئێستا نەتڕوانراوە و ناکرێت لەم کەشەدا گۆڕانکاریەک بکرێت کەوە ئەم گروپە سیاسی ئێستا هەن لە گۆڕەپانەکەدان بۆیە ئەمە شتێکی زۆر ئەستەمە بکرێت زۆر باشە بەڕێز ئەمیر الدعیمی چاودێری سیاسی لە بەغداد گەلمە بووی گەلێکی سوپاسین هەرابن